پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانین چۆن شکری خوای گەورە دەکات و بزانین شکر یعنی چی؟ ئایا ئەوەی هەر کە هەر بە زمان بڵێ یان شکر بریتیە لە کردار؟ دایکمان عایشە بۆمان دەگەڕێتەوە ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە لە فەرمایشتی ئیمامی موسلیم داهاتووە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە شەو نوێژی دەکرد، ئەوەندە شەو هەڵدەستایەوە بۆ نوێژکردن، ڕادەوەستا لە نوێژدا تاوەکو قاچەکانی ئاوسا بوو. لە کاتێکدا کە پێی دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی ئەوەندە خۆت ئەزیەت دەدەی؟ خۆ خوای پەروەردگار لە گوناهی ئەوەل و ئاخرت خۆش بووە. لە وەڵامدا دەڵێت یا عائیشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئایا نابێ ئەمن بەندەیەکی سوپاسگوزار بم لە بەرامبەر خوای پەروەردگاردا، لە بەرامبەر ئەو پێغەمبەرایەتی کە خوای گەورە پێی داوم، لە بەرامبەر ئەوەی کە خوای گەورە لێم خۆش بووە، دەی شکری من ئەوەیە کە عیبادەتی خوای پەروەردگاری خۆم بکەم. کەواتە شکر ئەوەیە کە ئینسان بەڕاستی بە فعلی و بە کردار لە بەرامبەر ئەو ناز و نیعمەتەی خوای گەورەدا طاعەت و عیبادەتی خوای گەورە بکات، گوێڕایەڵی خوای پەروەردگار بێت، ئەنجا ئینسان شکر و سوپاسی خدای پەروەردگاری کردووە.